سهيب سلااوت لێبێ هاتن ناوەی دەروێشەکان چۆنچۆنی بۆ هێز ئەمنیەکان هیچ ڕێگەریەکیان کردووە لایەنە تەندروستیەکان سەبارەت بە هاتنە ناوەی بەلێشاوی ئەو هەموو دەروێشە بەبێ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا چۆن لێک دەدەنەوە بۆ سەر تەندروستی هاوڵاتیانی باشووری کوردستان. بەڵێ سڵای خی گەورە لێوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دوانی وەڕۆی ئەمڕۆ کاژمێر دوو دەروێشەکان لە وڵاتی ئێرانەوە بەڕێ دەکەون بەرەو مەرزی باشمان بەڵام لە سنووری ئێراندا سوپای پازانان ڕێگریان لێ دەکەن و تەقەش دەکەن بۆ ئەوەی کۆنتترۆلی بارودۆخەکەگەن بەڵام بەهۆی زۆری ئەوەی دەروێشەکان زۆری ینی ئەوەی کە بە پێوە زانیارانە من دەستم کەوتووە لە لایەنی پەیوەنددار دەڵێن زیاتر لە 3000 دەروێش دەبوون ویستوانە ڕێگریکەن سوپای پازاران ئێران بەڵام نیان توانیوە لایانی لە کۆنتترۆل دەرچووە ئەگەرچی سێ دەروێشیش بریندارە بەڵام بەهۆی زۆری دەروێشەکانەوە و سنووری ئێران تێدەپەڕێن و هەروە بەرەو مەرزی نێودەوڵەتی باشماغ دێن و لەوێشەوە دەیانەوەی ڕێگریکەن بەڵام وەک وتم بەهۆی زۆریەوە مەرزی نێودەوڵەتی باشمان ناتوان ڕێگریکەن بۆیە 3000 دەروێش و دێنە نێو خاکی هەرێمی کوردستانەوە و بە پێ و زانارانی من دەستم کەوتووە بەهۆی ئەو ڕێکارە چونکە ئەمە حاڵەتێکی لە ناکاو بوو و کتوپڕ بوو ڕوویدا و ئەمە یەکەم جارە شتیوا ڕوودا کە سنوورەکان تێکشکاندووە وەروەها بەوەی ئەو حاڵەتەوە بەرپرسان هاتوونەتە سەرخەت بە بڕیاری قوبات تاڵەبانی مەرزی نێودەوڵەتی باشماغ بۆ ماوەی 24 کاژمێر داخراوە و ئێستا من لە قەزای پێنجوێنم لە ئێستادا دەروێشێکی زۆر لە قەزای پێنجوێن هەیە و بەشێکی زۆری نەشیان بەڕێکەوتون بەرەو پارێزگای سلێمانی و بڕیارە سبەینێ ڕێوڕۆسیم بە خاکسپاردنی شەخ مەحەمەدی کەسنەزانی و بەڕێوە بچێ و ئەوانەشی کە هاتوون و بڕیارە بەشداری ئەو مەراسیمە بکەن و ئێستش پاس ئامادەیە و بەڕێ دەکەون بەرەو پارێزگای سلێمانی. بەڵێ پامنێرەوان سوای محەممەد زۆر سپاس کار ڕاستەخۆ لە پێنجێنەوە